بەڵێ بەڕێزان ئێساش بۆ زانیاری زیاتر سەبارەت بە چالاکیەکەی پاریس دەچینەوە پاریس بەڕێز ڕۆژنامەوان هەندرێن هەوراویمان لەگەڵدایە بزانین چالاکیەکە بەکوێ گەیشت و تاکەی بەردەوام دەبێت. زۆر سپاس دەکەم سڵاو ڕێزمان هەیە بۆیەوە بۆ بینەران بۆکوێەوە ژاماژەتان پێدا ئەمڕۆ لە ساتەکانی سەر لە بەیانیەوە لە زۆر وڵاتی ئەوروپاوە بە تایبەتی لە ئەڵمانیا لە بەلجیکا لە هۆڵەندا لە خودی فەڕەنسا هەروە لە سویسرا و چەندین شوێنی دیکەشەوە کوردان و دۆستانیان بە لێشا و دەریا ئاسا ڕژابوونە شاری پاریسەوە لە بەردەم گاردی نۆردی پاریس سەرەتا کۆبوونەوە لەوێ لە کاژمێر 11 وردە چالاکی بەرەو مەیدانی ڕەپوبلیک دەستی پێکرد گەل بە جۆش و خۆش و حەماسێکی بێوێنە و کەموێنە کە نمونی کەم بووە بەرەو ڕێپوبلیک بەڕێکەوتن دروشم وترانەوە لافیتە بەرزکرانەوە بە شێوەیەک لە شێوەکان بارودۆخەکە دیارە بکوژەکان دیارن ئەنجامدەران دیارن خودی ڕژێمی ئەردوغان و دار و دەستەکەیەتی ئێستاش بۆ قسەکردنی زیاتر لە سەر کەش و هەوای ئێرە من لێرە میوانێکم لەگەڵدایە بەڕێز فەرەیدون کونجرنی ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی گفتوگۆیەکیش لەگەڵ بەڕێزیاندا دەکەین. بەڕێز فەرەیدونم کاتت باش. کاتی خۆتان باش. سپاس. ئەگەر بکرێ لەبەر دەنگی زۆری دەنگی ئێرە کەمێک دەنگت زیاتر بەرزکەیتەوە سپاس دەکەم. کەش و هەوای ئێرە چۆن بینی بە چ شێوازێک هەڵسەنگاندن و خاندنی بۆ دەکەیت؟ سەرەتا درود بۆ گیانی ساکینە و هاوڕێکانی و ئامادەبوونی ئێمە هەڵبەت ئەرکێکی نەتەوەییە کە ئەوان وەک ئەرکێکی نیشتیمانی گیانی خۆیان خەبات کرد لە پێناو کوردستانە لە پێناو ئازادیکردنی هەر چوار پارچەی کوردستان هەر وەک چۆن لە سەرەتاوە پارتی کرێکارانی کوردستان جیاواز لە هەر لایەنەیەکی ڕزگاری خواست تێکۆشاوە بۆ هەر چوار پارچەی کوردستان و پەیامەکەشیان گەیشتووە. ئەمڕۆ کە لێرە پتر لە وەک باسی لێواکرێ وەک دەبیندرێ پتر لە 25,000 هاوڵاتی لە تەواوی وڵاتانی جیهانەوە ڕویان کردوتە ئێرە بۆ یادی تیرۆرکردن و مەحکومکردنی ئەو تیرۆرستانە کە هەروەکو دەبیندرێ لە هەر جێگایەک تورکێک هەبێت تیرۆریستێک هەیە لە هەر جێگایەک فارچێک هەبێت تیرۆریستێک هەیە و ئێمە لە پشتی ساکینە و هاوڕێکانی 25,000 هاوڵاتی لێرە کۆبوویتەوە وەتوانیمانە پشتیوانی خۆمان دەربڕین پشتیوانی خۆمان دووپا دەکەینەوە لەسەر ئەو خەبات و ئەو شۆڕشەی کە ئەوان ئەنجامیان داوە هەروەکو چۆن لە سەرەتایە بەڵێنیان داوە لە کار بکەن بۆ هەر چوار پارچەی کوردستان و بەڵێنەکەشیان سەریان گرتووە کە لە کوردستانی ئێران و باشوور و لە باکوور و ڕۆژاوا پارتی کرێکارانی کوردستان ئەرکی نیشتیمانی خۆیان تاو داوەتێ و توانیویانە پێگەی خۆیان سەقامگیرکەن و جیاواز لە شۆڕشەکانی ڕابردوو تا ئێستایان هێناوەوە دڵنیاشیم لەسەر هەر کەسێک هەر هاوڵاتیەکی کورد لەسەر ئەم پەیام و لەسەر ئەم شۆڕشۆ لەسەر ئەم خەباتە کار بکە بێگومان کوردستانێکی ڕزگارمان بەدەسابێ. هەڵبەتە بەڕێزت بە تەنها نەهاتبوویەوە لە باکووری ئەڵمانیاوە هاتبوون کۆمەڵێک خەڵک بوون لەکوێوە هاتبوون ئەگەر باسێکی وەش پێ کێتان لەگەڵدا بوو لە کێیەکەوە بەڕێوە کەوتون ئەم کەرنەڤاڵەی کە ئێستا هەیە کە هەم ساڵیادە هەم شەرمەزارکردنی کۆمەڵ کوژیەکەیە چۆن تێیدا بەشدار؟ ئێمە لە ڕاستیە لەگەڵ بانگەشەی ڕێکخراوە کوردیەکانی باکوور لە وڵاتی ئەڵمانیا و پشتیوانی خۆمان وەکو هەر تاکێکی هاوڵاتی کورد لە باشووری کوردستان و لە پەیوەندیا بووین بێگومان لایەنە سیاسیەکانیش بامانشەوە بەشدارن لێرە وەکو دەبیندرێن پشتیوانی خۆمان دەربڕی و بەڵێنماندا کە بەشدار بین. ئێمە لە باکووری ئەڵمانیاوە هاتوین ڕێژەیەکی زۆر بووین پتر لە توانم بڵێم 100 و قسور هاوڵاتی بووین بە دوو ئۆتۆبوس هاتوینە دێرە و لە شارەکانی تری ئەڵمانیاوە بە هەمان شێوە بۆ ئەم یادە بەشدار بوون و بە شکوەیەکی مەزنی ئەزانن بەڕاستی جێگەی شانازیە کە کورد لە وڵاتێکی ئەوها لە پاریسدا ڕاستەوخۆ بە ڕەخنە لە دەوڵەتی فەڕەنسا گیراوە و تواندویانە ڕەخنەی تون لە دەوڵەتی تورک بگرن کە دەوڵەتی تورک دەستی تیرۆریان هەیە لە ئەنجامدانی کوشتنی سەرکردەکانی کورد لە وڵاتانی دەرەوە. بەڕێز فەرەیدین کونجرنی زۆر سپاس دەکەین ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی سپاس. دابان ئەوە بڵێم لە ئێستادا بە وەکو ئێوەش دەزانن دەنگێکی زۆرەیە هونەرمەندان هەڵبەتە چەندین چالاکی هونەری و سرود و گۆرانیان پێشکەش کرد ئێستش بەردەوامە خەڵکەکە هەر لێرەیە بڕیار بوو لەم ساتانە کۆتایی بێ بەڵام وا دیارە هونەرمەندان لەسەر دیکن نایەنە خوارەوە جەماوەریش لەوێ ماونەتەوە بە جۆشەوە لەگەڵ ئەواندا
خەریکی وتافکێشان و چەپڵە لێدان و هەلهەلەکێشانن ئەمە کۆی گشتی ڕووداوەکان بوو ئەوەش بڵێم کە ئێمە لە دوایین ساتدا پێیان ڕاگەیاندین زیاتر لە 25,000 کەس ئەمڕۆ بەشدار بوون بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆر زۆر و لە بەرچاوترە.